بینیمان کە هاوکارمان شەیما لەگەڵ ئەو دوو لێکچووە یاخود ئەو دوانەیە گفتوگۆی هەبوو و بابەتێکیشی ئامادە کرد بوو. جا ئێمە هەر ئەوانمان نەکردۆتەوە بە میوان، کەسانی دیکەمان کردۆتەوە بە میوان. باسی کاریگەری لە یەکچوونی دوانەکان و چیرۆکەکانی ژیانیان کە بەشێک لە خێزانەکان خی گەورە کە کردوونی بە خاوەنی دوانە زۆر دڵخۆشن بەم هەبوونیان. لە خۆشەویستیان بۆ دوانەکان سەرنجیان لەسەر چەندین چیرۆکی ژیانیان بێگومان ڕائەکێشتە خەڵکەکان کەسەکان کە لەگەڵیانە ئاژێ. دوانەکان بەهۆی کاریگەری لە یەکچوون ڕەنگە لە ڕەفتاری هاوبەشیان بێت وا دەرئەکەوێت کە تێڕوانینی بیرکردنەوە و ڕوحیشیان هەر زۆر لە یەکەوە نزیک بێت. لەگەڵەوەشە بەشێکی هەرە زۆر لە تەمەنی نەوجەوانی خۆیان ئەوانی کە دوانن زۆر لەگەڵ یەکە تێکەڵن پێکەوەبوونیان هەر بەردەوام لەگەڵ یەکە کەمتر تێکەڵاوی تاکەکانی دیکەی کۆمەڵگەشە بن. ئەم بەیانیە میوانداری دوانەیەکمان کردووە لە هەولێر کاک ئەحمەد و کاک مەحموود ڕزگار ئەمەوێت خۆیان ڕوونتر لەسەر ژیان و بیرکردنەوەی هاوبەشی خۆیان و جیاوازەکانیان قسە بکەین. بۆیە ئەم بەخێر هاتنی هەردووکیان ئەکەم بەخێر بن سەرچاو کاک ئەحمەد کاک مەحموود بەخێر بن. جات یەک تۆزیتر ڕووکەمەوە باشە تیشێرتەکانشتان لێگەچ لێک ناچێت بڵێ بەگیناوە بە من لام بداتۆ لێکم ناکات دێکتان نەدەکردەوە بەس باش بە خۆمان گوتم بە هەشتێکمان بین بیتن لەوەی لە پرۆگرام غەڵەت نەبی. مەمنون سپاس. بەخێر هاتن. مەمنون سپاس. پەیوەندی کۆمەڵاتیەکانتان چۆنە؟ من ئێستا باسی ئەوم کردم پەیوەندی کۆمەڵاتیەکان کەمتر پەیوەندی کۆمەڵاتیان هەیە زۆر لەگەڵ یەکە مەشغوڵن ئەوەنە کەیفتان بە یەکتری هەیە بە یەکەوە ئەمە لە کۆمەڵایەتی زۆر لەگەڵ یەکی کۆمەڵایەتی زۆر خەڵکی ترڵێم ینی زیاتر بە یەکەوە هەر تێکەڵن هەردووکتان زۆر پێکەوەینە بچینە زۆر زیانی شار پێکەوەینە باشە بەس ئەوەندەیە ژیانی جمک زۆر تایبەتە بە تاکی زۆر تایبەتە یعنی چێژبەخشە نیشتووە قەت بەبێ یەک ناحەوەینەوە یعنی ڕۆژێ بەلایکمی 10-15 تەلەفۆنمە هەر هەیە گەلەکنێک نەبی ئەگە لەگەڵ یەک نەبی بەش چێڵێن تەلەفۆنەکە چیەکەیت ناکەی بە خەریکی ئێوارێت چیەکەی ئەو شتا پرۆگرامی چیە ڕۆژانە چەند کاتژمێر لە یەک دوورن بەخوای زیاتر بە شەو لێک دوور دێن بە شەو لە کاتی ریاضەی ئیش پێکەوەین. باشە کاک مەحموود کامتان سەرۆکن کامتان جێگرن سەرۆک ئەو سەرۆکە تۆ سەرۆکی دو ساعتیش نیو ساعت گەورەتری با منەمە لە گوێم تۆزە لا بم با زیاتر گوێم لە دەنگی ئێوە بێت هەستەکەم گوێم لە نییە یان ئێوە بە کزی قساکەن نازم کێشە لە منێ دەنگتان باش ئێستا بابینە سەرەوەی کە نیو ساعت لە تۆ گەورەترە و دایمە ڕۆڵی زیاتر هەر شتێک بێت ئەم بڕیارەکان ئەیات لە ڕووی هەست و سۆزەوە چی هەر وەکو یەکن ئەگەر تۆ بە شتێک خەمباربی تۆش بە هەمان شێوە بە تەئکید لە زۆرشتی وەکو یەک لە خەمباری لە نەخۆشی لە تەبیعات لە هەرسوکەوت لەو شتانە هەوەکو یەکی هیچ فەرقمان نییە. باسی نەخۆشین بۆ بکەن لە کاتی نەخۆشکەوتنە چونکە هەردووکتان لە ڕووی پەیوەندێکی جستەیەوە لە یەکسک و چۆنەڵێت لە یەک دایک لە دایکە بن و هەندێشت هەیە زۆر تایبەتە ئەڵێن کە ئەم تای بیگرێ ئەو تا ئەیگرێ ئێوە ئەو شتتان هەیە ئێستا لە مناڵی ئەمە نەخۆش نەدەکەوت تەنها من نەخۆش دەکەوت تۆ نەخۆشەکە سەرۆگیان دایم لە نەخۆشخانە بووین دایم تۆ لە نەخۆشخانە اینجا قەت بووە یەکێکتان نەخۆشکەون ئەوەکەی تر ساغ و سەلی بوو هیچ کێشەی نەبێت لە پڕ نەخۆشکەوێت بەتەئکید ئێستا ئەمن کە ماوەک تووشی نەخۆشە کاتم تقریبا هەفتێک دو هەفتەیەکی لاچکردم زۆر پاشان کە نەشتەرگەریم بۆ کرا دوای مانگێک هەمان نەشتەرگەری بۆیش کراوە هەمان شتیش بەبێوێکی هیچ کێشەی هەنە. باش پێش ئەوەی کە من بچمە سەر بابەتێک کە زیاتر باسی دوانەکان بکەین کە لە دەرەوە چۆن مامەڵیان لەگەڵەکرێت و خۆشیان چۆن چێژ لەوە ئەوەرەگرن بابزین لە ماڵەوە لە ماڵەوە ڕادەیەک باشترە لە دەرەوە لە ماڵ شێو کێشێ نابن لە یەک نەکرێنەوە بکەم بە زەدرۆ زۆر لە کات ئیش کە نەفەر یاقسەت ئەو لێن دەربە ئەم بێمەوە هەول لەن دەربی مەقسەد داوت لێ کرد کام شتا نرمەڵە کاکە من نەبووم زانی زۆر مشکلە ماڵ دایکتان یا باوکتان کامیان زیاتر کەمتر ئەتوانن لێکتان وەڵڵاهی زۆربەی کات هەردووکمان بێک ناوی بانگ دەکرێن هەردووکان بێک بەس ئیش باوکمان زیاتر سەیلمان لێ دیش باوکت سەری لێ زیاتر شێوێ لە کاتی ئیشکردنە باش دایک هەستی زۆر بەهێزترە باش ماندیترە لێ ئاخر یەک شتی دیکە زۆر گرنگە ئیتر هەمومان سەرپەنجەکانمان لە یەک جیاوازە ئەبێ ئێوە جیاواز بێت یان شۆکمەکەنەڵێن لە یەکە چێ سەرپەنجە بەسمە و چاومان یەکە
بەسمە چاویشتان یەکە هەموو یەک لە سامان فۆکەخانە گەر سەفەرکەن تووشی کێشا بن کێشە بووینە. ماوەک زۆر ئەمە زۆر سەفەر دەکەین ماوەک بریارمان دە پێکەوە سەفەرێک بکەین وڵا کە ڕۆیشتین ئەمن هەردووکمان پێکەوە جەنتامان چێ کرد و دامانە ئەمن چوومە کۆنتترۆلی پاسپۆرت خۆم تاوا کرد ڕۆیشتم قاوێکم دانا هەرم دوزان تەلەفۆن لێکن گوتی ئەحمە لە چێ گوتم چاوەڕێکەکەمت لۆ تاخیروی وڵا گوتی وەرە و لە کۆنتترۆل نارم بێمەژوورێ نیش سعات منیان ڕاگرت گەڕاینەوە گوتم چێەوە وەڵا زابتەکەت سێری منوی کرد گوتێت چۆ تازە ڕۆشتی ئەوە کاولو لێرەیە گوتم وڵە چ بکەم پێکەوە بەسمەی دەکەین یەکشتا تەبعی چاومان کردەوەوانە هەردوو یەکشتا یعنی بۆ خۆتان سیر بوو یەکەم جار بۆ شتتان نەزانی ئێستامە پێکە مۆبایل یەکتر دەکەینەوە ئەگە ئەوە بیتن هیچ تایبەتمەندی بەسمە ئەوە بیتن پێکە یەکتر دەکەینەوە بەس ئێستا هەردووکمان کردمانە پاسوەرد ینی باشانی بەشی ئەوەش ئەوەتان هەیە چاکەمان لا داکردمانە پاسەر یعنی مەتا شۆ بوو یعنی تاقمە خۆتان یەکەم جار بوو بیزانە نوشتا نانە دەمازانی بەس ئەوانیانی ئەوە دەبوو ئەها نەتانزانی بەس ئەتانزانی کە پێشتر اینجا ئێوە مدیر توقعی کرد اینجا ڕۆیشت باشە چ چیرۆکێک زۆر لە ژیانی ئێوە بەخۆش و ناخۆش ڕووی داوە کە زۆر کاریگەری هەبوو بێ لە سەران و لە بیرتان ناچێت والله هیچی ناخۆش لەخوا بەزار دوێتە ئێستاکە ڕووی نەداوە لە بووم یعنی کە بێتە هۆی ئەوەی یەکتریمان و هەتا ئێستاکەش کەسیش نیتوانێمەکەی لێکمان کات و ینی با بڵێن ئێستامە سێ برا خوشکێکین یعنی ئەوەندە ئەمن ئەو لەگەیەک تێکەڵین لەگە براکم خوشکەکەم تێکەڵنی ناوەندا دایمە پێکەوەین لەتان دروست کردووە لە خۆشیش ماشەڵا ئەوەندە خۆشیمان زۆر بووە پێکەوە یعنی تاون چێژێک تایبەتی هەیە ژیانی دوانێ دێ ئەلحەمدە ئێوە بێجگە لە هەردووکتان لە خانەوادە دوانەی دیکەی ئاوەکو ئێوە لە یەکتر بچێت لە خزم و کەس و کار بەس دێمە بەس ئێوە بەس ئەمان باشە لە کاتی ئیشکردنە ئێوە پێم وابێ زێڕەنگەریش باشە ئیشەکەشتان شکر بۆ خوا ڕاقیە و لە دایکبوونەکەشتان شتێکی ڕاقیەوە زۆر خۆشە ئەم ڕاقی لە دایکبوونە لەشتان ساغ بە جا ئێوەی ئیشەکەتان زۆر هەستیاریشە لە وەرگرتنی پارە لە یاخود مسقالکردنی شتێک ڕەنگە کەمتر بووترێ زیاتر بووترێ لێتان تێک بچێت بۆ کەسی بەرامبەر دوایەکێکیان بێتەوە کەمتری وت بێت ئێستا دوێنێ لە سەفەراتەوە لەم دوو ڕۆژ پێشێ بێتەوە مشتێکمان لابوو وتی ئەم زێرم بەکردن داوە کوانێ وتم وەڵام ئاگام لێ نییە بەخوای گوت بەخۆم زێرەکەم دایتە دەست وەربا وەڵام ئاگام لێ نییە ئەمەی وت هەر ئەوەی دابەوی ئەوش ڕاست سەفەری کردبوو ئەم لیش لە توکام کەچم بۆ توکان وتی کا ئەم زێرم بۆ تەوانەبوو وتم وەڵە بابا ئاگام لێ نییە بە قورعان سوون بە قورعانی دەخوا بێ ئەو خانمەکەەوە پیاویش بوو پیاو بووە هەستەری سوور ماسۆر نیزانای پارێ بژمێری یانیش ئەوە کات تەم شام دەی دوایە تێتانگەیان کە ئێوە دوانێ براکەم لێرە بەمە پێکەوەینە باوەڕی نەدەکرد جارێ لە ناکاو چیمە دوکانێ ئەو مشتری بێن ئەوە لە ناکاو هاتە ژوورێ ڕاست کابرا ئەوە دەمەک تەمەشامان کرد لە چێ هاتی ئاوێ نەدانراوە نا لە دوکانێ زۆر ئەو مشکلێمان هەیە باشە ئەوەی کە گرنگە من زیاتر مەبەستمەوە باس لە ئەو حاڵەتانە بکەین و پەیوەندی ڕۆحیە بکەین کە لە بینتانە دروستە جستە ئێمە لێکتان ناکەینەوە خەڵکێک بە ئاسانی ئەوە لە ڕووی ڕوخسار و جستە و شکڵ لێکتان ناکەوە لە ڕووی حاڵەتە ڕۆحیەکانەوە بۆ نمونە کامتان هەیە بەهرەیەکتان هەیە ئەو کەیتر نیەتی شتێکە ئیتر لە خودی ذاتی کەسەکەیە هەیە یاخود یەکێکتان ئەتوانای کارێکی ئەوەی تر هەرچیم حاولاکە پێی ناکرێت ئەمە لە ناو دوانە ئەو شتە نییە ئەوە لە تاکە کەسی ئەو شتە زۆرە باڵێن ئێستا تایبەتمەندەکتەیە کەسێکتر تەربەندێتیە منش هەر بەستم ئەوەیە ئێستا ئێوە چی شتێکتان هەیە کە جیابێت مەحموود هەموو شتێکمان وەکویەکە ئەو ئێستا بەهرەیەکتان هەیە بزان کامتان بەهرە ئێستا لۆ نمونە بەهرە لە ڕووی ئیش خۆمانەوە با بڵێ کە ئێمە لە منداڵیەوە خۆشی میوزیک ڕەسمکردن ئەوانە ئەمە لە زیاتر لە بابرێن بواری خۆمان زیاتر زۆر تێکەڵایمان تەرکیزمان لەسەر کردووە ئێستا بەدوان لە منداڵی و ناوزێڕەنگرانی باشە هەردووکمان هەمان بەهرەمان زۆر یعنی تەرکیزەوە یعنی کوبری ئێستا ئەمن لە شێوازی قسەکردن و وەسڵکردن و بە خێراتنی بابرێ مشتری هەمان شتمانەیە لێ زیاتریش مشتری بۆ شتی زۆر لێ شێواوە یعنی کە کو ئێستام تەسەڕوفات لەگە کەسی بەرامبەر بکەم نەک لێ توانێت لە هەر جێکی کەس بیتن هەمان شتی هەیە با بڵێن کە سەفەر دەکەین
لە سەفەر بڵێن بچینە یەک شوێن ئەوش هەماشتی هەیە نەک بڵێ وڵا ئەمن ئەو شتم نییە ئەوان نە هەردووکمان تەبیعات فکرا هەموو شتێکمان وەکو یەکە باشە یەک شتی دیکە ئەوەی کە ئێستا زۆر لە تەنیشتی یەکەوە بتانبیری یەک چۆنەڵەها بە هەست وەکو خۆتان چۆن زێڕنگەڵ بە مسقال هەست بە ئەوە ئەکات جیاوازیەک ئەکات یەک تۆز محمود یەک تۆز لاوااسترە لە ڕووی دەم و چاوەوە تۆ یەک تۆز دەم و چاوپانتر ئەترسم تۆ ئەوەنە دووسێ جار هەر خواردنیان هەر یا بە تۆ هەر خزمەت ئەو هەردێ گێرە لە بووێ ئەمن ئەوم هەر کوشتبوو لەگەرە داکەم هەموو زارێ بازەکە دەڵێ ئەتۆ هەتا ئەمن شیرم دەدات و ئەوم حازر دەکرد ئەتو با بڵێن ئیویشت خواردبوو دەبووە لێ بەدەوە با بڵێن ئەمن کێشم زیاتر بوو کێشت زیاتر زۆر زیاتر بوو یعنی لە بۆی لێکجاکردنەوەمان زۆر ئاسان بوو دواتر کە گەورەمون دواتر کە دەستمان بە ڕاضم کرد و ئەو شتانە کێشەشی زۆرم دانا زۆر هەستی پێ ناکرێت ئەگەر لە تەنیشتی یەکەوە بن زۆر ئێستا بەخاوت بە ئەوەی ئەو دەکەین ئێستا شارمان هەیە شانێکی لێرەم لێرە تۆ لەوەیە ئەم زیاتر بە بڵێن لە لای چەپێتی تۆش لای ڕاستەتە من سپاسانەکەم ئەم بەیانی لەگەڵ هیوایکە چەمەند درێژ بن لەش ساڵ بنجا خۆشەکەەوەی ئینشاڵا گەر نەزانم هاوسەرگیریتان کردووە یاخودنا ئەو کردیتی ئەمن ئینشاڵڵا ئینشاءڵڵا ئەگەر مناڵی بچووکتان هەبێ بەیبیتان هەبێ داوای بابەی کرد ئەتوانن بەوەکەیترەوەی تر فەرقینە منداڵی هەر ئەمنیش بە بابەی باک دەکاتن گیانەکەم یا خۆ تەمەند درێژ بن لەشتان ساغ بە سپاسانەکەم ئەم بەیانی لەگەڵ ئێمە بوون کاتێکی خۆشمان لەگەڵ ئێوە بەڕێ کرد بۆ هیوایەوەش بەدڵتان بێت مەمنون سپاس سەرتا کاتێک